وڵا لۆی قەپات دەکەنەوە گوایە من داری بۆش حەفزاری بووە گوایە دەرکەکەی لۆ تەسکە دەکەنەوە کابرا ناتانی بچتەکنی پێویستە هاوڵاتیانی کوردستان بەهۆش بێنەوە کە ڕحمی ئافرەت هەر ئەوە نییە منداڵی لێ پەروەردە دەکرێت. صلة الأرحام زۆر مهمة، صلة الأرحام مهمة، يعني بەهۆی ئەو ڕحمەوەیە لێ دەمویست لە ژۆرەکەی دێتانی شانتان دەم ڕح مشتواتێ لێرەیچی لێنە صلة الأرحام بەهۆی ئەو ڕحمەیەوە کە خوشک و برا لە یەک ڕحمی دوایە لەگەرداچی صلة الرحم ئەو داکە لەگەر پلچی دەبێتەی ئەو پلچی ئەو مندارێک کە لەو ڕحمە گەورە بووە علاقاتی ئینسانی پەیدا دەبێ لەناو حیوانیش هەیە یعنی زەربە لە یەک نادەن برا و خوشک لەوێ یان یەکتر دەناسن حیواناتیش خزمی خۆیانە هەر فیلیش بە عائلە دەژیە هەموو یەکتر دەناسنەوە لۆیە ئەوەندە مهمە ئەو ئامێرەی جسمی ئینسانی ڕحم لە ناو زوجی ئافرەتان منداڵی لێ گەورە دەبێ احترام بگیرێ بس ئەو عزۆژۆکە هەموو عزۆچی دی عزۆ کەلیمەتی عەرەبیە بابرێن بە کوردی ئەو بەشەی جسمی ئافرەتان وەکو هەموو بەشەشی دی وەک کلیێ یان گورچیلە وەکو ئێلکدانی وەچی چاوی ئیشی خۆی هەیە نابی دەستکاری بکەیت لە پێناو چی لە پێناو توجارەت یان لە پێناوەی برێ وەڵا من بزانم فێر بم ڕح بکو دەردێ ڕحمەک دێتە دەرێ کە نەخۆش بێ کە نەخۆشە چیوابی بە دەرمانی چارە نەکرێ ڕحمەک نایەتە دەرێ لە بەروەی برێن جالۆ چتە من داری خۆت بووە دەبادەری هێنم نەوەک ئەو قسەی نەوەک تووشی نەخۆشی خراپ بێ ئێ باشە ئەو دکتۆرەی وای پێدەرێ ئەدی ئەویش نەوەک چاوی تووشی نەخۆشی خراپ بێ دەبی چاوی دەربەیە یەک لەو دکتۆرانەی هەر دکتۆرە نازدارەکانمان چاوی تووشی ئەو دەردەبوو دەریشیان هێنا دوایە پێچوو ڕحمی ئافرەت ئەگەر تووشی نەخۆشیە نەبی دەرینانی هەڵەیە چونکە شوێنی ئەو ڕحمەی لە ئەو ئافرەتەی چۆلە ئەجا بە تایبەتی بەدەستی نەزانان دەریهێنن زۆر جار لۆم هاتیتەوە ئێرە ئافرەت ڕحمیان دەرینایە دوای شەش حەب منداری بووە گوایە لە زجێوە دەریدەینن دوایە نازانن شریتەکان ببەستنەوە بە جوانی ئەو دەرکەی داخن کە ڕحمی لێ دێتە دەرێ وڵا ڕحم هاتە خوارێ ئەدی ئەتو نارێ ئەم ڕحم دەرهاتیە کا دەبە تەمەشاکەم تەمەشا دەکەم تۆپەک لە ناو لە شیاتیتە دەرێ هەموو ڕێخەرۆکە چونکە ئەو دەرکەیاندا نەخستیە کە جێیوەی کە ڕحمەکەی دەرهاتیەوەنی قەپاتی کەن ڕێخەرۆکیش بە پەریتۆنیۆم یعنی تەبقەی خەفیفە لە برێن پەردە لە ناوزجی دێتە ناو لەشی و دێتە دەرێ جاوە عملیاتەکە هێن زەحمەتە هەتا لۆی دەبێەوە سەرێ و هەتا دەرکەی قەپات دەکەی بەڕاستی بۆی نییە یەکە نەزانی تەشریحی جسمی ئینسانی چییە چ دەمارە چیلۆ دەیە چ جێک خۆنێ دەینی بۆ ڕێمی زێ لە چێە کو دەڕوا تاکو دەست بکاتە ڕحمی ئافرەتە باشە دکتۆرە ئەو دەرهێنان ڕحمەت تا چەند کاریگەر دەبێتە سەر تەندروستی ئەو ئافرەتە بێگومان ئەگەر عمری لە 45 بیلۆ 50 لۆ 60 یعنی ئەو ڕۆژە 65 بژ ناکاتیە ڕحمیان دەرینایە لۆ ڕحمیان دەرینایە نەوەک تووشی دەرد بێ چی نەمایە ڕحمی ئەو دکۆی لێ دێتەوە دەپوتێتەوە بەڵام هەر نەبی لە سەرەیە لە خوارێ نییە دوایە دەرکەکەی لێ دەکەن و ڕێخەرۆک دێتە دەرێ شل دەبی ناو لەشی شل دەبی ئاشتەچیدی دەکەن ڕحمەکەی دەردەینن وەڵا لۆی قەپات دەکەنەوە گوایە من داری بۆش حەفزاری بووە گوایە دەرکەکەی لۆ تەسکە دەکەنەوە کابرا ناتانی بچتەکنی عمری 65 جارێ مایتی ئیوەی یعنی گەورە نینە سەررجەییان دەوێ ژن و پیاوەکە بە پەنجەی نەمتانێ فەحسیکەم هاوارم لێ هەستا ئەیا هاوار ژنێ ئەتو ئەوت نەزانیە کە پەنجەک ناستە ناو جسمت ئەدی پیاوەکەش محتەڕەمە قسەی نەکردێ ئیلۆی لێ دەکەن دەرکەی لۆ لێ قەپات دەکەن لەلایەکی دیش ڕحمی دەردێن شۆڕی دەکەنەوە زۆر زغارەتەوە ڕحم ئەو کاتی دێتە دەرێ کەملەکەی ڕحمی تووشی دەردی خراپ ببی